ئێمە وەکو ئەنجومەنی گەنجانی کوردستان هاتممان بۆ ئێرە پشتیوانیکردنە لە جێنۆسایدی ئەرمەنیەکان ڕێز لێنانە لەو قوربانی کایاویانە هەم ئێمەش وەکو کورد لە قوربانێکی زۆرمان ناوە لە کۆنا لە بەدەستی سەدام حوسێن بەدەستی ڕەژەمەکەی باعث. ئەمە پێمان وایە گەلی کورد و گەلی ئەرمەن هەردوو لە زۆر شت هاوبەشن لە کەلتور و ئەگەر سەیری زمانیش بکەی زۆربەی وشەکان دەتوانین بڵێن هاوبەشە. ئێمە بە پێویستمان زانی کە هاوبەشی خەمی خۆمان بۆ ئەوان دەرببڕین و پێیان بڵێن کە گەلی کوردیش هاوبەشی خەمتانە. Для нас это число очень важное, потому что наши дедушки, прапрадедушки, прапрабабушки были убиты из рук турков. Мы никогда не забудем этот день. И راستی خوشحالی نبود که پروردازا خوب پیشکشی کتابخانه پیشنگاه خوی سالانه وکر دوی پیشنگی در 56 کتابخانه در بجارن 2218 کتابیا تابلت خوی جوان بوم پیشکشی مکینه او تابلوش رنگ زیتی و آبی و کلاجی و رنگ مائی و آن همیا پیگذیتن ما وينت رنگ تكرين بجبر هر ما حمي شكلت وين تكرينه ما دلوفونيا دايكي كريه ما أجري نوروزي كريه تكونوا كبهورة ونوروزة ما وين سروشتيت كرينه نوكا بهورة. Dünyanın 50 ülkesinde kutlanan bir Hint bayramı aslında. Biz Türkiye'de geçen yıl 2016'da ilkini kutlamış olduğumuz Holi Fest'in bu yıl ikincisini kutluyoruz. Festival içeriğimizde genelde Hint kültürüne ait eşyalar, yemekler, kına standları, takı standları, Hint dansları ve Hint müzikleri var. Kınası yapıyoruz. Normalde Hindistan'da kınalar düğünlerde, bayramlarda yapıyoruz. Hindistan'da biz doğal olarak kına renginden yapıyoruz, mesela kahverengi. Ama burada Türkiye'de genellikle genç kızlar siyah istiyorlar. Burası coşsun! Music! Turn the music on, DJ! Hey! Woo! That's that for Police Run Birthday!